تەمەنی کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێمی کوردستان 4 ساڵ زیاتر تێدەپەڕێت، بەڵام تا ئێستا حکوومەت بە بیانووی بڕینی بودجەکەی لە بەغداوە هیچ یاسایەکی بودجەی نییە بۆ ئەوەی لە ڕێگەی یاساکەوە داهات و خەرجەکانی دیاری بکات. ئەمەش لە کاتێکدایە ساڵانە بەوەی فرۆشتنی نەوت و خاڵە گومرگیەکان و داهاتی ناوەخۆ داهاتێکی زەبەلاحی دەست دەکەوێت. ئەندامێکی لێژنەی دارایی پەرلەمانی کوردستانیش نەبوونی یاسای بودجە لە ماوەی 4 ساڵی کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێم بە کارەسات ناو دەبات. دەڵێت لەو ماوەیەدا حکوومەت هەرچی پارەی کە خەرجی کردووە بە نایاسایی و بەبێ چاودێری بووە. پرۆژە یاسایەکی بودجەی نەهێناوەتە پەرلەمان یەک بەیان مالی ساڵی 2014 هێنا کە بەڕاستی کارەساتی گەورەی تیابوو لە چۆنێتی بردننی و پارەی بانقەکان و سەرفکردنی ئەو پارانە. بۆیە لە ماوەی ئەم 4 ساڵە هەرێمی کوردستان هەرچی پارەیە کە سەرفی کردووە هەر هەمووی بە نایاساییە و لە ژێری چاودێری نییە و بە کەیفی خۆیەتی و ئەمەش کارەساتە بەڕاستی 4 ساڵ تێبپەڕ یاسای بودجە نەیەتە پەرلەمان لە کاتێکە هەموو ساڵە هەرێمی کوردستان سەروی 10 میلیارد دلار تا 12 میلیارد دلار پارە سەرفەکە کەس نازانێت چۆنە و بە شێوازێک و بەچی یاسا و بڕیارێک. بەهۆی نەبوونی یاسایەکی تایبەت بە بودجەی هەرێم تا ئێستا پەرلەمان و دیوانی چاودێری دارایی و هاوڵاتیان نازانن داهات و خەرجی ساڵانەی حکوومەتی هەرێم چەندە و چۆن خەرج دەکرێت. وڵاتەشی بێ یاسا بێ سیستەم وڵاتەشی دارستان. ئابووریناسێکیش دەڵێت حکوومەت بە ئەنقاس هیچ پرۆژە یاسایەکی بودجە ئامادە ناکات تاوەکو پەرلەمان بیکاتە یاسا بۆ ئەوەی حکوومەت بە ئارەزووی خۆی داهاتی هەرێم تەخشان و پەخشان بکات. لە نەزانینیان نییە لەبەر ئەوەیە خۆ هەر خەڵکێک لە خێزانەوە دەست پێ بکەیت دەزانی داهاتی چەندە و خەرجی چۆن بەپێ ئەو داهاتە دەیکاتم، بەڵام ئەوانە لەبەر ئەوەی باشیان بە خەڵک نییە لەبەر ئەوەی خۆیان بە هەڕەمەچی یا هاتوونەتە دەسەڵات وەک چۆن لە شاخدا گومرگەشیان دادەنا چەندیان داهات بکردای لەبەر نێوانی خۆیان دابەشیان دەکرد. ئێستاش بە هەمان شێوە عقلێتیان هەمان شێوەیە بە هەمان شێوە تەسەڕف دەکەن. گیان لەوەی نییە خەڵک برسی دەبی خەڵک بێ بەرنامە دەبی بێ پلان دەبی ئەو ئێستا کە دەبینین هەر لە هۆکارەکانی نەبوونی یاسای بودجێ و نەبوونی شەفافیەتە وڵات بەرەو هەڵدێڕۆیە. هەبوونی یاسای بودجە لە هەر وڵاتێک دەسەڵاتەکانی حکوومەت لە خەرجکردنی بودجەدا دەست نیشان دەکات جگە لەوە تا ئاستێکی زۆر شەفافیەتی دارایی دەردەخات بە پێچاوانەوە لە نەبوونی یاسایەکی تایبەت بە بودجەدا ڕێگا بۆ گەندەڵکاران خۆش دەکات. ئابووریناسانیش پێیان وایە ئەو داڕوخانە ئابووریەی تووشی هەرێم بووە و ناتوانرێت چارەسەر بکرێت بەشێکی پەیوەندی بە نەبوونی یاسای بودجەوە هەیە. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.